دڵشاد شکۆر یەکێکە لەو پێشمەرگانەی کە زۆربەی خێزانەکەی لە شاڵاوی ئەنفالدا لەدەست داوە. بۆ شەڕی داعش ڕۆیشتۆتە سەنگەرەکانی پێشەوە و زۆربەی کاتەکانی لە سەنگەردا بەسەر دەبات. بەشێک لەو پێشمەرگانەی لە شەڕدان لە دژی داعش تاقانەی بەجێماوی ئەنفالن، هەرچەندە پەرلەمانتاران بە سەرمایەیەکی نیشتیمانی هەژماریان دەکات و داوا دەکەن لە سەنگەرەکان دوور بخرێنەوە، بەڵام ئەوان بەجێهێشتنی سەنگەرەکان ڕەت دەکەنەوە. من کەسوکارەکەم ئەنفالە، دایکم و چوابرام. خۆشم ئێستا لێرم بەرامبەر بە گروپێکی تیرۆریستی داعش کە تاریک بینن و ئێستش لێرەوە بە هەمان ڕوحیەت بگرە زیاتریش لەبەر ئەم نیشتیمانە. محەممەد خان کە کۆتایی ساڵانی هەشتاکان و سەرەتای ساڵانی نەوەدەکانی سەدەی ڕابردوو سەرجەم کەسوکارەکەی بوونەتە قوربانی، ئێستا خۆشی سەرپەرشتی سریەیەک پێشمەرگە دەکات و لە زۆربەی شەڕەکانی کەرکووکدا لە پێشەوە بووە. من هەموو کەسوکارم ئەنفالە، سێ خوشکم، دایکم، برایەکم شەیدا، خۆمیش لە 1970 پێشمەرگەم و چەند شوێنێکم لەدەست داوە کەمەندامم، وەی سێش لەم سەنگەرام ئامادەم خوێنی خۆم بەخشکەم بۆ خاکی کوردستان. هەرچەندە دوورخستنەوەی تاقانەکانی ئەنفال و شەهید لە بەرەکانی شەڕ بووەتە داواکاری شەقامی کوردی، بەڵام تا ئێستا بڕیارێکی یەکلاییکەرەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ دوورخستنەوەیان لە سەنگەرەکان نەدراوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.